سڵاوتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتتان پێشکەش دەکەم لە دوای بێنەوەبەردێکی زۆری نێوان لایەنە سیاسەکان ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ماوەی دەخولەک لەسەر پێشنیاری محەممەد شیع سوودانی کۆبووەوە. بەڵام لە کۆبوونەوەکەدا نە پارێزگارێکی نوێدانرا و نا ڕێکوتنی لایەنەکانیشێ بۆ دانانی پارێزگاری نوێ. ئەوەی کە جێگەی پرسیارە لە دوای ئەم کۆبوونەوەی کاسی ڕۆژمەڵە درراوە بە لایەنە سیاسیەکان بۆ پێکردانی حکوومەتی خۆجێی شارەکە ئایا بەم ماوەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەتوانێت ئەم حکوومەتە خۆجی پێکبێنێ لە کاتێکدا دوای حەوت مانگتوانی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاکە بەڕێوە ببات. بەرکەتە و پشتی کورد لە ئیدارەی نوێی شارەکە چی دەبێت تا ئێستا دەنگێکی کوردی یەکدەنگ و یەکڕەنگ هەیە بۆ ئەوەی کە پارێزگاری کورد لە کورد بێت ئەمە چی یەکلایی دەکات و هەموو ئەمانە لەگەڵ کۆمەڵک بابەتی دیکە دەکەمەتەوە و وەڵامی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دژوار فایق نوێنەری حکوومەت ئێرەم لە لیژنەی مادەی 140 لە بەغدا. کاک دژوار سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەم کاتتان باش بەخێر بێن و سوپاستانەکەم کە زەحمەتان کێشاوە دەرفەتدان بێمەدا. دووبارە بەخێر بیت. کاک دژوار بابەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە دوای بێنەوەبەردەیەکی زۆر هەل لە وەکو پێشەکەکە بە ئاماژەم پێکرد. ئەم ماوەی بۆ ئەوەندە خایانی بەڕاستی کەرکووکیان کردو بە کێشە لە سەرەتای دەمەزرانی دەوڵەتی عێراقیەوە تاکو ئەمڕۆ. هەر ئەمە کێشەی بۆ دروست نەبوو هەڵبژاردننی پارێزگا و دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. تۆگە سیر بکەی لە شارەکانی تری عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکە لە کەرکووک تەرجیحیا کرد. باشە لە شارەکانی تری عێراق یاسایەک دەرەچوو بۆ هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراقی لە کەرکووک یاسایەکی تایبەت دەرەچوو. لە هەڵبژاردنەکان لە کەرکووک هێزێکی زۆریان ئەنارد ڕوا بکەیمە خۆم کەرکووکیم لە کەرکووکی دەنگم داوە ئەو ڕۆژانی کە دەنگدانە بوو ئەوەنە هەمەر و ئەوەنە وەکۆڵێ ئۆتۆمبیلی سەربازی لێبوو. یعنی ئەمە بەس لە شوێندایی کراوەکان لە دنیا هەیە. بۆیە کێشەیە کە دروست کراوە ئەگەر بوار هەیە باسێکین بۆ چش ئەو کێشەی دروست کراوە کە ئەو حەوت مانگە هەڵبژاردن نەکراوە. ئەمە خەرقی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانی عێراق یاساکە ئەڵێ لە دوای 15 ڕۆژ ئەبێ محافظ داوا بکە جەلسەکە بکرێت. ئەگەر نەکرا ئەنجومەنەکە بۆ خۆی ئەتوانێت دابریشێ سەرۆکێک یەکێ لەوەی لە هەمویان گەورتر بەتەمەەن جەلسەکە بڕێوە بە بۆی ئەمە نەکرێ لە ڕۆژی دوهەی هەڵبژاردن و قفلە لە دەرگاکاندا بۆی کۆ نەبنەوە. جا ئێستا و کۆبوونەوەیە کە بڕیار درراوە دواکەوتووە بەڵام باشە شتێکی باشە وەکۆڵێ گەراونتە بۆ جێبەجێکردنی یاساکە وەکۆڵێ بە ئیتجاهێکی باش ئەڕوە. ئێمە ئومێ دەکەین لە ماوەی ئەو مانگە ئەوەی لەو حەوت مانگە نەیانتوای لە ماوەی ئەو مانگە یەکەم لایەنە کوردەکانی یەکڕا و یەکگرتوو بن بۆی بتوانین پۆستی پارێزگای کەرکووک زامانەکەین. دووەمیش هەموو بەیەکەوە مەسئولیەتی خۆیان ئەو قسای لە انتخابات کردویانە بێنە پێشچاوی خۆیان وەفاداریەک بۆ خەڵکی ئەو شارە بۆ خزمەتی ئەو شارە یەک بگرن بۆی ئەو پۆستانە کۆتایی کرد. کاک دژوار کۆبوونەوەکەی ڕۆژی پێنجشەممە توانی گرێکوێرەی پێکەنانی حکوومەتی خۆجێی لە شارەکە بکاتەوە. تۆ بۆ خۆت ئەمەد بینی؟ بەخوای زووە ئێمە گەشتبین بین و باسی ئەو خاڵە بکەین. باشە بەڵام خۆ بۆ خۆی بەستنی کۆبوونەوە کە دوای حەوتمان ئەمە ئاماژەیەکی باشە. هیوادارم یعنی سوودیان لەو ماوە دوور و درێژە وەرگرت بێ سوود لە مەعانەتی خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە کورد تورکمان عەرەب کرد و ئاشووری سوودیان لێ وەرگرت بێ. ئەوانە پێویستیان بە خزمەتگوزاریە، پێویستیان بە دامەزراندنە، پێویستیان بە ژیانە، پێویستیان بە ئەمن و ئاسایشە، پێویستیان بە پرۆسەیەکی سیاسی ئەو کۆڵێ سەرکەوت و ئارەمەیە بۆی ئەو هەزاران ساڵەی پێکەوە بە برایانە بە ئاشتیان لەو شارە ئەژین بەردەوام ژیانی خۆیان بکەین بەبێ ئەوەی کێشە دروست بێ. کۆبنەوەکە کۆبنەوەیکی باش بوو. باشە ئینشەڵڵا بتوانن تموحی خەڵکەکە جێبەجێ بکەن کە هەڵبژاردننی پۆستەکانە لە سەرۆکی پارێزگا لە سەرۆکی ئەنجومەن دوای ئەوانی کێن ئەوانەی کە بەشدارن لە پێکەنانی حکوومەتی خۆجێی شارەکە ینی ئیتارە و چوارچێوەی ئەم حکوومەتە خۆجێ دیارە ئێستا خۆی ئێستا دیار نییە بەڵام کە تۆ سیرەکە ئەوانی بەشداری هەڵبژاردنیان کردو استحقاق انتخابی هەرێک و بۆ خۆی بکۆڵێ تەماحی لە کۆمەڵێ پۆستەیە و حەقی خۆشە و پێکاتێکی ئەو شارەیە مەسەگە تورکمانە گە عەرەبە گە کوردە کلد و ئاشووریە پێکاتی ئەو شارن ئەو شارە بەبێ ڕێککەوتنی ئەو پێکاتانە یان لایەنە سیاسەکانی ئەو پێکاتاری لێ دروست بووە ئەگەوانە بەشدار نەکەن پرۆسی سیاسی لەو شارە دوایش پرۆسی ئیداری و خزمەتگوزاریەکانیش بە باشی بەڕێوە ناچن. هەموو ینی مای ئەو حەوت مانگە
گفتوگۆی زۆر کراوە ڕەنگە گەیشتێتە نەتیجەیەکی باش شەرنیە تجەکە کۆتایی بێ بەس ئەم مانگەش بتوانن زیاتر پەرە بەو گفتوگویانە بدەن یعنی ناکرێ ینی لە سەرەتا و کۆتایی ئەبێ ڕێک بکەون لەکوێ دنیا بۆ حەوت مانگتو هەڵبژاردن بکەیت هەڵبژاردن بۆچی کەواتەوە پرسیارێکی جەوهریە کاک دژوار ئەبێ ئیشەکە جێبەجێ بکەن بە حەوت مانگ ئەنجومەنێک بتوانێت کۆبوونەوە بکات بەماوەی یەک مانگ دەتوانێت حکوومەتێکی خۆجەیی لە شارێکدا پێک بێنێت خۆی ئەمە خۆشخەیاڵی نیە ئەمە دوای کەوتوین نا من باسی واقعتان باش بەستنی ئەو کۆبوونەوە واتە ئێمە لەسەر ڕێگاین بۆی بچین ئەو کێشانە ڕوونای پێبێن یعنی سەرەتای کردنەوەی گیرێک کۆرەکەیە پێم وایە ئەشبەی بیکات لەوە زیاتر چاوەڕێی چێکین باشە ئەگەر لە ماوەی ئەم مانگەدا گریمان ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەیتوانی حکوومەتی خۆجەری و دابشکردنی پۆستەکان و شکلی نوێی ئیداری شارەکەی گلایی بکاتەوە ڕاستەوە خۆ ئەم ئەنجومەنە هەڵدەوەشێتەوە بە پیاساکە خۆی بە پێیاساکە ئەبوای لە دوای 15 ڕۆژ 16 ڕۆژ بەو کارە هەڵبسایە باش بەڵام ئەمەی کە چەند جارێک بەڕێز سوودانی سەرگۆزیرانی عێراق بانگی کردون قسەی لەگەڵ کردوون جگە لەوەش تاکتاک لەگەڵ لایەنەکان و لەگەڵ پێکاتەکان گفتوگوی زۆر کراوە و سەفەرەکانی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسعود بارزانی سەفەرەکانی سەرۆکی هەرێم بەڕێز کاک نێچیبان بارزانی یان ئاخر سەفەری جەنابی سەرۆک مەسعود بارزانیش یەک لە خاڵەکان کەرکووکە جگە لە مەشاکلەکانی بینی هەولێر و بەغدا کەرکووکە شنگارە پێم وایە ئەوانی ژانی بەڕاشکاوی باسی مۆزوعیان کردو ڕێگە چارەسەرشان داوت هێناوەتە پێشەوە بەسنێ و ئەو کۆبنەوەی ئەم جارەش پێم وایە تەسیراتێکی زۆری سەرۆک مەسعود سەردانەکەی سەرۆک مەسعود بارزانیە و تاڕادەیەکیش ئەو ئیرادەی لای کە بەڕێز سوودانی شێمە وای کردو ئەو کۆبنەوەیە بکرێ ینی بڕوا ناکەن لەو مانگە تێبەپەڕێ هەرچەند لە عێراق مفاجعات زۆرە تو ناتوانیش کۆنکریتی گرنتی بدەیت بەڵام پێم وایە گەیشت ئەو ڕادەیە کە لەو مانگە کۆتایی پێبێرن کەواتە تەوەقید و کاتی پێشنیارەکەی سوودانی بۆ کۆبوونەوە یەکەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشێکی پەیوەندی بە سەردانەکەی جەنابی سەرۆکەوە بۆ بەغدا کارایی هەیە و سەردانە بەڵێ ئەمە یعنی نیەتەکەی کرد بە ئەمری واقع ناخۆی وەکوتم ێ مشکلەیە مەخرقی قانونی انتخاباتمان کردووە هەموو وەفدەکانی کاچێتە بەغدا باسی هەموو کێشەکانەکە زمنی هەم کەرکووک و شنگارش مەسەرن ڕوونە ئینجا جەنابی سەرۆکیش کە ڕۆیشتووە دیدارەکانتان بینی کە دیدارێکی یەکجار زۆر کاریگەر و گرنگش بوو وەکوتم پێشم وایە ئەویش تەسیراتێکی زۆری هەموو بەستنی کۆبوونەوەکە هەم بۆی ئەو گرێکۆرانە وردەوە لە بکرێتەوە پرۆسەی سیاسی و ئیدارەکە لە کەروو کێتە سەر ڕەوڕەوەی ئاسایی خۆی لە دوای پێکەنانی حکوومەتی خۆجێری تەسەور دەکرێت بابەتی ئەمنی و سیاسی و تەنانەت بابەتی خەدەمی کە بەڕێز زۆر جەختت دێکردەوە کە وڵاتیانی و شارە ماندوون هیلاکن چاوەڕێی دەست و دەمی لایەنە سیاسیەکانن ژیانێکی نوێی سیاسی دەست پێ بکات لە شارەکە ئەمە دەخوێنیتەوە ئەزین چۆنە گەورەترین کێشە لە کەرکووک دروست بوو لە دوای 16 ئۆکتۆبرەوە بارزگارێکیان هێنا لە قومیەتی کورد نییە بەپێی بەڵگەی مێژویی بەپێی هەڵبژاردنەکانی عێراق لە سەردەمی مەلەکی و دوای مەلەکی و تا ئێستاش کورد زۆرینەیە و ئەم دەنگدانی ئەخیرش کورد هەر زۆری ئەبێ کورد بێ ئەوان هێنایەن کەسێکیان سەپان بەسەر کەرکووک و کەرکوچەکان بە وەکالەت تا ئێستش بە وەکالەت لە هیچ شوێی دنیا نەبووە کەسێک بە وەکالەت پارێزگار بۆ قبوڵمان کرد کاک دژوار ئەمە بەڵانسی هێز دوای 16 ئۆکتۆبرەوە گۆڕا کورد یەک ریز نەبوو ئەوەی لێ هاتەکایەوە بۆیە کورد ئێستا ئەوێ یەکەم استحقاقی انتخابی خۆی وەربگرێت کە ئەو زۆرینەیە جگە باسی مێژوور هەڵبژاردنەکەی ڕابردوو ناکەین کورد ئەو پۆستەوە بگرێ یعنی پۆستی پارێزگار بۆ کورد بێ لەوانەیە زۆر جا پرسیار دروست بێ بوو بۆ تورکمان نەی بۆ عەرەبێ زۆر تەبیعی بۆ تورکمانیان بۆ عەرەبێ بەس بۆ کورد داوایەکە بوو بۆ کورد بێ ئێمە شۆفێنی نین ئێمە زۆر کراوەین بەڕوامان بە مافی تورکمان و عەرەب و کلد و ئاشوریشەیە کەرکووک شاری برایەتی پێکەوە ژیان ئێماڵین بۆ کورد بێ ئیجازە بدەیت بووە مەسا ئێستا لە مووسڵ زیاتر لە 30% دانیشتوانی مووسڵ دەوروبەری کوردە داوای پارێزگاری مووسڵ بکە لە کاکە عەرەب لێرە زۆری نێ ئێوە ڕقەمدون لێرە ناماندنێ مەسەل لە دیا لە کورد زیاتر لە 10-15% چەند قەزا و چەند ناحەیەکمان هەیە لە کورد زۆرە داوای بکەن لە کاکە عەرەب زۆری نێ ئێوە ڕقەمدون بۆی نابێ مەسەن لە بەغدا نزیکەی 1 ملیۆن کورد هەیە ئەگە زیاتر نەبێت داوای مەحافزی بەغدا بکەن ئەگە لەو 400 ساڵێکیش بێ هەر ناماندنی ئەڵێ وڵا زۆرینە عەرەبە مەسەلەن لە شارەکەی خواروی عێراق ئەو شارانەی کە عەرەبی شیعە زۆرینن ئەو پۆستە نادەنە عەرەبێکی سوننەڵی شیعەکە زۆری نییە لە ناو شیعەکەش ئەو کتلەی دەنگی زیاتری هێناوە ئەوە بە ئیستحقاق انتخابی ئەزانێت
باشە لە سەلاحەدین ئێمە قەزای دووس کاتی خۆی بەغەدر لە کەروک لێکرا درراوە بە سەلاحەدین و چەند ناحودی هادێکشمان هەیە داوای بکەین ئەڵێ کاکە عەرەب لێرە زۆری دەی باشە لە کەرکووک کورد زۆرینەیە کتلەی کوردی دەنگی زۆری هێناوە جگە لە بەڵگە مێژویەکانی حەقی خۆمانە پێمان کورد بێ کاک دژوار ئەم پۆستی پارێزگاری کەرکووکە لەسەر چی بنەما یەکلایی بکرێتەوە بۆی لە بەرژەوەندی کورد بێت بنەماکە دەبێت چی بێت بنەماکە تاکو 2003 کە پارێزگار عەرەب بووە پرۆسەی تعریب زۆر بە توندی بەڕێوە چووە ڕاگواستن بووە ئەنفال بووە خەڵک ڕەشبگیر کراوە گیراوە زیندان کراوە قەتڵ عام کراوە جینۆساید کراوە دیمۆگرافیا گۆڕاوە دیمۆگرافیان گۆڕیوە مەترسیمان لەوە هەیە وەکو ئێستا لە 16 ئۆکتۆبەرش بەدواوە تعریب بە شێوازە لە شێوازەکان لە کەروک بەردەوام بوو تا ئێستش بۆیە ئێمە لە ترسی گۆڕین دیمۆگرافیا بۆ نمونە هەڵبژ دامەزراندن لە کەروکە بێ ڕەنگە لە 100 کەس 4 کورد دانەمەزرێنن سێ ئاوادانکردنەوە کە دوای 16 ئۆکتۆبەر بزان ئەو پارەی بۆ کەرکووک هاتووە زیاتر لە کێو سەرف بووە لە گەڕەکە عەربنشینەکان لە حەویجە و ڕیاض و دەوروبەری یان لە ناوەڕاست کەرکووک و شوێنەکانی تر ئێمە مەترسیمان لە گۆڕی دیمۆگرافیا هەیە مەترسیمان لە نەعەدالاتی هەیە مەترسیمان لە بەردەوامی بە عەرەبکردن هەیە جگە لە مەسەلە ئیستحقاقی خۆشمان کاک دژوار خۆ بەشێکی ئەم دیمۆگرافیایە لە دوای 16 ئۆکتۆبرەوە گۆڕاوە بەڵێ یعنی کەواتە چۆن ئا باڵانسە ڕاستەکرێتەوە دانانی پارێزگارێکی نەتەوە کورد یان کوردێکی بێلایەن وەکو لایەنە سیاسەکان داوای دەکەن دەتوانێت ئەماو کێشمان بە ڕاستکاتەوە زاید چۆنە هیچ شتێک پێرفێک نییە 100% بڵێ باش پێداگیری سەرم پۆستە دەکرێت یەکەم وەکو باسم کرد ئێمە کە داوای ئەپۆستاکەی کۆمەڵێ بەڵگەی مێژووی هەیە دەنگدانەکان هەیە ئەوەی کەسە باسم نامێ دووبارەیە کە وەکو خۆمان حەقمانە لە کەرکووک وەکو شارەکان تری عێراقی زۆرینە عەرەب بوونە شیعە بوونە سوننە بوونە بۆ خۆیان ئێمەش بۆ خۆمانی وەری بگرین بەڵام گرنتی چییە کە ئەوە بۆ ئێمە بێ ئەبێ کورد یەکەم کورد بۆ خۆی یەکریز بێ یەک دەنگ بێ دۆ بێ کەسێکی وا دەستنیشان بکەین تورکمان پێی رازی بێ عەرەب پێی رازی بێ کردو ئاشری پێی رازی بێ ئەو کەسە بەرنامەیەکی ئیداری بۆ خۆی هەبێ ئەو بەرنامەیە بە عەدالەت خزمەتی هەموو شوێنەکان بکەم لەگەڵەوە نێگە محافزش کورد بوو ئەویش بێ و خەڵکی تر بکە بەس بۆ گەڕێ کوردەکان بۆ نەخێر محافظ کورد بێ ئەبێ دوای شتێکی ترێ خۆ پۆست بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگار نییە لەکن لە خوارەوە قایمقامی مەرکەز هەیە سەرۆکی فەرمانەکان هەیە چەند قایمقامێکی دەوروبەر هەیە چەند ناحیەک هەیە ئەبێ ئێمە پارێزگای وەربگرین پارێزگای بەرنامەیەکی خزمەتگوزاری ئیداری باشی هەبێ ئەمە تەسیری لە دەرونی خەڵکە کاکە ئەمە تەسیری لە ئەمن و ئاسایشی شارەکە ئەمە تەسیری لایانی بازرگانی و ئابووریش ئەکا ئابووری ئەبوژێتەوە حتا پەیوەندەکانی ناو خەڵکەکە چەند خەڵکی ڕەسەنی کەرکووک تورکمانەکە عەرەبەکە کوردەکە کرد و ئاشورەکە پەیوەندیی کۆمەڵایەتی جوانیان هەیە ئەوەی سەر لە ABC لە هەندێک سیاسی لە هەندێک کەناڵ و سۆشیال میدیا ئەوە ڕێی کەرکووکیەکان نییە ئەو مزاهرە بشێوی کە پێش سالی ساڵ لە کەرکووک دروست بوو ڕێی کەرکووکیەکان نییە ئەمە هەزاران ساڵ بێکە برایەتی پێکەوە ژیان بە لێبوردی ئاینی و نەتەوەی ئاینزای بێکەوە ژیاون ئێجا کە تو ئەمەد کرد ئەم هات بەرنامەکەی خۆی لە ئەنجومەن موافقەتی لەسەر کرا و ئالگۆ لەو پۆستانی تریش کرا بە خۆی من نامێت تەنها پارێزگار بگۆڕە و سەرۆکی ئەنجومەن بگۆڕە لە دوای 16 ئۆکتۆبەر کۆمەڵی بەڕێوەبەری کوردیان ناداوە کۆمەڵی غەدر لە کورد کراوە کوردیش بێ شوێنی نەبێ بە عەدالەت ئینجامە چیکە محافظی حیزبی زەرری بەو شارەکەیان با کەسێکی کوردی کەرکووکی بێت بێلایەن بێت لە هەموو لایەنەکانەوە متمانە وەربگرێ ئیشکارەکانی خۆی کار بۆ تورکمان و عەرەب بەم پێشنیارە ڕازی دەبێت ئەوانش کۆمەڵێک سیناریۆ و کۆمەڵێک ئۆپشنیانەیە بۆ بابەتی دانانی پارێزگارێکی لەوانە دەڵێن دەبێت پۆستی پارێزگار 2 ساڵ بە 2 ساڵ بێت ئەمە پێشنیارێکی گونجاوە بۆ دۆخی ئێستای کەرکووک خۆی هەموو شتێک بە یاسا و بە ئیستحقاق ئینتیخابی ناڕوە بەداخەوە لە عێراق باش سازان و ڕێککەوت و تەوافقات هەیە دە باش ئێمەش داوا بکەین ئەوە بەوە ڕازی بین محافظی مووسڵیش 2 ساڵ بۆ ئێمە بێ محافظی دیارش ساڵێک بۆ ئێمە محافظی بەغدەژێک ملیۆن کوردی بە ساڵێک بۆ ئێمە کەوان قبول ناکەن مفاوزی کوردی ئەبێ زۆر واقعیانە زۆر بە نەرمی بە دیپلۆماسی بە هێواشی تیان بگەێنێت کاکە تورکمان حەقی خۆیەتی محافظ بێ کاکە عەرەب حەقی خۆیەتی محافظ بێ ئەو حەقی ئێمەشە بەڵام 15 پارێزگای عێراقی پارێزگاری کورد نەبێ ئەمە عەدالەتە بە شەرتی ئێمە خۆشمان زۆری نەبی
لەسەر ئەساسی ئێمە داواکە لەسەر ئەساس نییە کە تورکمان مستحقنیان عرب مستحقنیە شاری پێکەوەژیان شاری برایەتی کەواتە لایانی کوردی خاوەنی وەرەقەیەکی هاوبەش و گوتارێکی یەکگرتووە تاکو ئەم بۆ چوونە پوشەڵ بکاتەوە ئەوەی زانیمانە شتەکە ئەکیدە کە پارێزگار کورد ئەبێ من وەکو شم ینی کۆمەڵێ بڕوا بکە ڕێگە من وابیر بکەمە سەرۆکی کۆمپانیای نەوتی باکوور پۆستەکە کەمتر نیە لە پۆستی پارێزگاری کرد کەمتر نی لە پۆستی سەرۆکی ئەنجومەن یا کۆمەڵی پۆستی تر هەیە لە کەروک زۆر حساس و زۆر گرینگە بەڵام جەق بۆتەوە بۆ چۆ خەڵکانێک هەیە بزان ئینەکە لە کوێ هاتوو بۆ چوونەکە باشە ئێمەیان ترساندوە خەڵکانێک ڕاو بۆ چوونیان وایە ئەگەوان توانیان پۆستی پارێزگار لای کورد نەبێت لای خۆیان بێ ئەو بە عەرەبکردنە بە شێوازەکەم بەردەوام بێ نەعەدالەتی بێ لە دامەزراندن لە خزمەتگوزاری لە تا دوایی باشە کاک دژوارانی بۆ نمە گەرنتی چییە ئەگەر پۆستەکە لە کورد بێت پارێزگار ئەم بە عەرەبکردنە لە شوێنێکدا بوەستێت زای چۆن بەتەنها پارێزگار دەتوانێت بڕیا لەسەر مەباد یاخود خۆ پارێزگار بەتەنها نییە تۆ لە ئەنجومەن باش شەشحەوت ئەندامی ئەنجومەنت هەیە حتمەن کۆمەڵێ بەرپرسی ترت هەیە دوایی لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتیەکێتی لە کەرکووک و لە بەغداش ئەجندایەک کاکە پشت بە قانون ببەستین پشت بە بەڵگە ببەستین کەی ماڵین بە عەرەبکردنەوێ ئەو کەسە کە خەڵکی ئەو شارە نیە بۆ لەو شارە زەوی وەربگرێت ئەو کەسە کە لە سجلی 57 ناوی نییە بۆچی لەو شارە تەعین بێ قەیچێکە با بەخۆی دابنیشێ بەس بۆ دەنگدان دەنگ نادا بۆ دامەزراندن حەقی ئەوەی نییە بۆ زەویزار حەقی ئەوەی نییە مەسەلەن گوێ ئێمە نامانێت بە عاتیفە و بە یەک بە یەک لەگەڵا بکە ئەوە بدەوەتر نەخێر ئێمە بێ لە ڕووی مێژویەوە بەدە بدی کۆمنت و بە بەڵگەوە بە پشتبەستن بە دەستوری عێراقی بە یاساکانی عێراقی ئێستا داوای ئەو شتانەکەین زۆر خاڵی بەهێزمان هەیە مافی خۆشمانە زۆر بە هێواشی زۆر بە ئاشتیانە بە دیبلۆماسی ئێمە داوای ئەو خاڵ نەبکەین بۆ کورد لە ڕێی پەرلەمانی عێراقەوە داوای ئەم مافانە ناکات دەرچوونی یاساکی تایبەتمەند بەم بوارە پێدوانیە کێشەکان سوکتر دەکات ئەزاین چۆنە يعني ئێستا پەرلەمانی عێراقی و محکەمەی ئیتیحادی لەگە پەنا بۆ ببێتە بەر ئەوان زۆر جار ئاکامەکەی لە بەرژەوندی ئێمە نەبووە تۆ بۆیە پرسیار کردە ئەو وەزعە بۆچی وایە لە کەرکووک و هەموو عێراق لە شەنگەر داگیر کراوە حتا حکومەت عێراقی لە سەڵاتی ئەو تۆ نیە لەوێ لەبەرەوە لە 21ەوە لە بنەڕەتە عێراق لەسەر بنەمای هەڵە دروست کراوە عێراق بۆی ئەو کاتە لەسەر بنەمای فیدرالی یان کۆنفدرالی دروست بووە کەمە دروست نەبووە حکومەتێکی دیکتاتۆری شۆفینی مرکزی دروست بوو ئێستا تۆ باسی هینەکەی پێڵێن فیدرالی کۆنفدراڵێکی ئەو چووکە 100 ساڵی مێشکیان بەوە ئاودراوە قبولی ناکەن تۆ ماتۆی دەرەز 2000 کەواتە باشە کاک دژوار کەواتە کاڵکردنەوەی ئەم نەزعە شۆڤێنیە کارێکی ئەوەندە قورس بێت دەبێن پەنا بۆچی بەرین دەن ئێستا بۆت بازەکەن باشە دووەم یعنی ڕاستە دیموکراتیە بەس عەرەب بەعام زۆرینە لە پەرلەمانی عێراقی هەر بڕیارێک بیانێ بیدەن چێ لەگەڵ دەست هەڵە بڕێ کورد 50-60 کورسی بەدە 15 کورسی عەرەبی تریش لەگەڵمان ئەوە بێ نابینە زۆرینە هەرچەند دیموکراتی مانای ئەوە نییە زۆرین هەرچی بە باش زانی دەست کۆڵێ ڕوونە دەنگی بۆ بدە تۆ بێ کۆڵێ ڕێز لە خەڵکی ترش بگە ئێمە کەمینە نین هەیە یاسای زۆرینە و کەمینە بەس ئێمە کەمینە نین بەس لەناو پەرلەمان عەرەب دەنگی لە ئێمە زیاتر بەس لە عێراق ئێمە کەمینە نین نزیکەی 120 تا 130 بەشارەکانی مادەی 140 کە زیاتر لە نیوەی کوردستان سەر مادەی 140 ئێمە کەمینە نین ئەوەی کە تۆ باسەکەی مەوزوعی ڕێگرتن لەو بیرۆ بۆ چوونە یعنی ڕێککەوتنی بینی ئێمە و بەغدا هەیە ئەبێ ئێمە ئەنجومەنی فیدرالی یان ئەنجومەنی ویلایەتەکان دروست بکەین وەکو ئەنجومەنی پیران کە لە ئەمریکا هەیە یەک ئەوەیە کە شەرحی مادە دەستوورەکان بکرێت بۆ هەرکەس بە ئارزوی خۆی باش وەکۆڵێ شەرحی نەکات لە بەرژەوەندی خۆی بە تایبەتی ئەوانەی کە بەهێزن مەسەلەن یەک لەوانە ئەوەیە دەستێوەردانی دەرەکی چکە دەستێوەردانی دەرەکیشی حتا لە مۆزوعی شەنگەر حتا لە مۆزوعی کەرکووک حتا لە مۆزوعی پرۆسەی سیاسی لە عێراق بەگشتی دەبێ عێراق ڕێگەلەمەد نییە عەفوومەکەی زەحمەت نییە تۆ بتوانی ئەو پرۆسی بەعرەبکردنە ڕاگری بتوانین لەو بیر و بۆ چوونە شۆفینی بڕواکە ئەوەی لە 21 تا ئێستا هەیە گەیسە تونتر نەبێ هێواشتر نەبووە بەڵام تۆ بەهۆی دیبلۆماسیەتەوە لە ناو عێراق خۆی لەگە وڵاتانی دراوسێ لەگە وڵاتانی دەرەوە اینجا بە یاسا و ڕێساکانی عێراق دەستور ئێمە لە دەستور زیاتر لە 50 مادە هەیە مافی ئێمەیکایە هەنێکی جێبەجێ کرا هەنێکی جێبەجێ ناکرێ هەنێکی نیوە بە نیوەیە ئێمە کار لەسەر ئەوە بکەین بە هەموو لایەکیش بڵێین ئێمە سوود لە ئەزمموی ڕابردووە گرین ئەوەی باشە 2023 جێبەجێکەین ئەوەی خراپە مەشاکل
ڕایگرین بە بەڕێزت بڵێم مادەی 140 دەستوری عێراق کە خۆت لە لیژنەکەیت لە 2010ەوە چوارچێوەیەکی دەستوری بۆ دروست کراوە ئەوە 2024 تاکو ئێستا ئەم مادەیە ڕەنگە جزئێکی لێ جێبەجێکرا بێت کەواتە چۆن دەتوانرێت ئەمە بکرێت یعنی قورس نییە پێدوانی ئەوە ئاسان بێت ئەزانیت چۆنە مادەی 140 کۆمەڵی کۆمەڵ هەندێکی دەستوریشیە مادەی 140 مادەیەکی دەستوری هەتا دەستوری عێراقی زیندوو بێ مادەی 140 زیندووە و بە ئاسانیش ناکرێت دەستوری عێراقی هەموار بکرێتەوە مافەکانی کوردی تا ڕەش بکرێت یان مادەی 140 نەمێنێت ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە مادەی 140 کۆمەڵی قۆناغ جارێ مادەی 140 تاواکاری مادەی 58 یاسای بەڕێوەبردی دەوڵەتی عێراق زمانی کاتی باشە خاڵی یەکەی مادەی 140 تطبیعەکە و 58 خەڵک بگەڕێتەوە خەڵک لە شوێنی خۆی دانیشتێت دەرفەتی کاری بۆ دروست بکرێت زەوی وزارەکانی پێ بدرێتەوە و قەرە بۆ بکرێتەوە ئەم خاڵە ڕێگری لە کەس نەکراوە بگەڕێتەوەی نەگەڕێتەوە بۆ خۆی نەگەڕاوەتە دووەم پارێکی زۆر سەرف کراوە بە قەرەبۆ لە کەرکووک و لە شنگار و هەموو شارەکانی تر بەڵام ئەوەی جێداخە ئێستا زیاتر لە 430,000 کەس ماوە قەرەبۆ بکرێت و پارەی عێراق دایناوە ئێستا 25-30 ساڵیەوە تا قەرەبۆکە بکرێت ئەمەی یەکەم تطبیعەکە کراوە قەرەبۆکە ژوا هێواش هێواش ئەڕوا خاڵێکی ترێ زەویمانەی جوتیارەکانی کورد لە خانەقین تاک و شنگال بە بڕیارەکانی مەسقیات سەورە زەوت کراوە لە 2014 پرۆژە یاسایەک لە پەرلەمانەوە حکوومەتی عێراقی کردوێتی لە حکوومەتی عێراقی و ناردوێتی بۆ پەرلەمان بۆی قەراتی مەسقیات سەورە ڕەت بکاتەوە چکە قەراتی مەسقیات سەورە قووەتی قانونی هەیە تەشریع ئەبێ پەرلەمانی عێراقی هەمواری بکاتەوە ئەو کاتە هەموار نەکراوەت ئێمە لە ماوەی ئەو ساڵێکە لە بەغدا کارەکەی باشە جارێکی داوامە لە حکوومەتی عێراقی کرد حکوومەتی عێراقی پرۆژە یاسایەکی ناردوو بۆ پەرلەمان ئێستا لە پەرلەمانە ئەوان ئەو پرۆژە یاسایە بە کۆڵێ پەسەند بکەن هەموو بڕیارەکانی بەناو مەسقیات سەورە ڕەت بکرێتەوە زەویەکە بە خەوانەکە بگەڕێتەوە مەجموعەیە زەوی تر داگیر کراوە هی کووردە بەعزە تورکمانشی تیا لە هەردوو حاڵەت بە بڕیارەکانی لێژنەی شووری شیمالی منحەل داگیر کراوە ئەوە ئیش حکوومەتی عێراقی کاتێک حکوومەتی عێراقی بە بڕیاری 29 لەغو کردەوە بەداخەوە جێبەجێ نەبوو عەرەبەکان وتیان تاویزەکەی ئێمە کەمە ئێمە لە ماوەی ئەم ساڵ ڕابردوو لە بەغداد تا ئێستا کارێکی زۆرمان کردووە و پارێکشماندانەوە بۆ ئێمە تاویزی ئەوانە بدەین ئەوەی بەجێ هێشت و پارەی بدەین ئەوەی پارەی وەرنەگرت و پارەی بدەینەوەی بەجێ نیشتە بەجێ بێڵێ ئەمە لە چوارچێوەی جێبەجێکردنە بەڵام مۆزوعی سنوور ئەو مۆزوعە تۆزە حساسە ڕەنگە زۆر کەس لە بەغدا لەلایەنەکانە ناو پەرلەمانیش لەگەڵی نەبن کاکجارەوە لە بۆ خۆتان ینی سەرنج و تێمنیتان لەکوێی جێبەجێکردنی مادەی 140 هەیە وەکو لیژنەکە پێتان وایە لەکوێدا کەم تەرخەمی و خاوی پێوە دیارە خۆی لە تەرخانکردنی پارێ شتێک بە پارەی عێراق دەوڵەتی دەوڵەمەندە بۆ پارێت باش خۆمیشی پارە نییە دووەم خەڵکانێک هەن حەز ناکەن دەسەڵاتدارشن ئەو بیرە شۆفنی کە باسمان کرد حەز ناکەن ئەو مادەیە جێبەجێ بێ چکە ئەو مادەیە جێبەجێ بێ دیمۆغرافیەکە و خۆی لێکاتەوە چاکێ کاتەوە باشە سێم تێنەگەیشتنێ لە هەندێک کەس چوارەم بعضێکە زەوی مماتەڵێ بکە کاتەکە بە فیلم لە بەڵکو ساڵێکی تر وازەکە بەناوێکی تر جێبەجێنەکە مەڵکو دەستور هەموار کەرە هەر نەیهێڵین ئەمانە هەموو ڕێگری بووە دەسێوەداین دەرەکیشێ بەڵام ئەو مادەیە ئێستا لەسەر ڕەبڕەوەی جێبەجێکردن ئەگە بیرتان لێ پێشمانگە لە کۆمەڵی وەزیرانیش باسیەوەی کردو کە دانوستان بە شێوازێکی تر لەگە حکوومەتی عێراقیەکە ڕەگەم سەردانی جەنابی سەرۆکیش بۆ بەغدا باس کرابێ کە ئەوە چیتر دوان نەکەوێت چکە مادەیەکی دەستوریە ئەگەر ڕاشکاوانە پێم بڵێیت دانانی پارێزگاری کەرکووک لە بەغدایە لە کەرکووک لە دەروی عێراقا لە کەرکووک زیاتر لە یاریزانەکە ئێران تاسی لەسەر ئەو پرۆسی کەرکووک هەیە باش لە شنگار و بە عێراقشەوە تورکیا تەسیراتێکی زۆرێ بە تایبەتی لە کەرکووک بەغداش لایەنە سیاسیەکان چ شیعە چ سونە ڕەنگە زۆر خۆیان بە مەستەحق بزانن کە کەرکووک بەڵێن شارێکی عەرەبیە سنەیە ئەبێ پارێزگا سنە بێ من بە هەموو ئەوانە ئەڵێم کاڵەن کەرکووک شارێکی تورکمانیە کاڵەن کەرکووک شارێکی عەرەبیە من ڕێزم بۆیان هەیە بەڵام من بە دیکۆمێن جوابێنە دەمەوە وەرم بەڵگەکانی مێژوی خەم چۆن باسی کەرکووک عوسمانەکان چۆن باسی کەرکووکیان کردووە وەرە سەی نەخشەی سیاسی بکەن پێش دروستبووی دەوڵەتی عێراقی وەرە سەی هەڵبژاردنەکانی عێراق بکەن لە حکوومەتی مەلەکی پێش 58 و لە 2023 تا ئێستا کێ زۆری نییە گەورەترین بەڵگەش بەدەست ئێمەوەیە سەرژمێری کەرکووک بۆ مەچی دەڵێت گەورەترین بەڵگەش بەدەست ئێمەوە باشە کە کەرکووک کوردستانی و زۆرنەی کوردە ڕزمان بە وای ترشەیە ئەوەیە ئەگە ئەوان بیان زانیەیە عەرەبی یەک
یەک وەکوڵە 50 زائد یەک شاری کەرکووک عەرەبیە یا تورکمان بیانزان 50 زائد یەک شاری کەرکووک تورکمانیە خاڵی ئەحسای سوکانیەکە و ڕێفراندۆمەکەی ناو مادەی 140 لە 2005 جێبەجێکرا ناتا 2007 بەس ئەوان ئەزانن دڵنیان انتخاباتەکان شەبینن جگە لە بەڵگەکان ئەزانن ئەو ڕاپرسیە بکرێت کورد زۆری نییە ئێستا باسی ئەحساکەت کردەوەی ئەم ساڵەکردی باشە زۆر لە برا عەرەب و تورکمانەکان داواکەن لە چوارچێوەی کە ئەنووسێ قەومیە بۆش بێنێتەوە نەنووسێ قەومیەت چییە چوە قەومیە بنووسێ لە شارەکانی مادەی 140 لە هەمووی کورد زۆری نییە ئەستن خاڵ لە خاڵەکانی مادە 140 جێبەجێ بە ئۆتۆماتیکیەن ئێمە ئاڵێین کەرکووک شاری کوردستانیە کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە کاکە وەرن بە یاسای بیکەین وەرن بە دەستوری عێراقی بیکەین ئێمە بە زۆرداری نایکەین بەڵاوە مافی ئێمەیە وەکو دوای واقعەکەش بەو شێوەیە ئەگەر هەموو ئەم پێشنیار و خاڵە باشانەی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی بۆ هاتنە پێشەوەی حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکان ئەگەر بەدەم ئەم بانگەوازەوە نهاتن ڕێگەچاری دیکە لە بەردەم کووردا چییە بۆ ئەوەی بە نەتیجەیەکی باشەوە لە حکوومەتی خۆجەیی ئەم جارەی شاری کەرکووکدا دەربچێت خۆی زین چی یەکەم ڕێگاچارەوە یەکریزیە باشە دوم ڕێگاچارە ئەوەیە کورد بۆ خۆی دۆستەکەی خۆی دۆستێکی باشی هەبێ چ بۆ هەڵبژاردننی بەرپرس بۆ پۆستەکان چ بۆ بەرنامەی خزمەت گوزاریش یاسا لە پشت دێمێ دەسوور لە پشت دێمەیە ڕێگای پێدرایەوە کۆڵێ و ئەلتەرناتیڤیش هەر ئەوەیە لەگەڵ پێکاتەکانی کەرکووک چوەک و تورکمان و عەرەب کردووە شوری چۆک و لایەنە سیاسیەکانن ئێمە لە گفتوگۆ بین ئێستا تۆ عێلاقە لەگەڵ کوێت ببڕێ وەکو دەوڵەتی عێراقی عێلاقە لەگەڵ وڵاتە بڕین بەس عێراقیەکان ناتوانن شیعە لەگەڵ سوننە عێلاقات ببڕێ سوننە لەگەڵ شیعە عێلاقات ببڕێ یان کورد لەگەڵ عەرەب ببڕێ عەرەب لەگەڵ ئەمە نەیە پێکەواژی لە کەرکووکی شاری پێکەوە ژیانە ئەبێ بۆ ئەوەی کەرکووک لەو بارە خراپە ڕزگار بێ کەرکووک شارێکی دەوڵەمەندە کەرکووک نەوتی لێیە بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو پێکاتەکان کورد تورکمان عەرەب کردووە ئاشووری پێویستەکە ڕێک بکەوین تەنازول بۆ یەکتری بکەین لەسەر پۆست نەیکەینە عینادی بۆی بتوانین خزمەتی شارەکەمان بکەین بەشدارێکی حەقیقی دەبین ئەم جارە وەکو کورد من ناتوانم یان وەکو پێشتر دەبێت من ناتوانمەوە بڵێم من ئەڵێم ئەبێ ئێمە بەشداری حەقیقیمان هەبێ بە یەکریزی باشە دوای تەجروبەکانی ڕابردوو کاکێمەش سلبیاتمان هەبوو لە ئیدارەدانی کەرکووک کاتی خۆی پێش 2016 ئەبێ ئێمە ئیستیفادە لەو سلبیاتانەش بکەین یەکریز بین بەشداریی کاریگەرانە بکەین بە عەدالەت ئیش بکەین ئێمە کوشتەی دەستی ناعەدالەتین ئێمە بە عەدالەت ئیش بکەین خزمەتی ئەو شارەکەین پارێزگاری کەم بێتە پارێزگاری یەکەم لە عێراق ئەشتوانین توانامان هەیە خەڵکمان لە پشتە خەڵکی خۆراگرمان هەیە دەستور و یاسا و بەڵگە مێژوەکانیش ئەو ڕاستیانە ئەسلمێنن هاچەوتم دوا پرسیارە نافەرموو هاوڵاتی کەی ئەم نەتیجەیە دەبینێت ئەمە گرنگە ئەزانی بەنسبەت هاوڵاتی زۆر لەو قسانە ئێمایکن جێ بایەقنی ئەو بەس نخبە سیاسەکان باش سۆشیال میدیا و ڕاگەیاندکارەکان زۆر بیر لەمانێ هاوڵاتی ئەوێ عەدالەتێک هەبێ ئەمن و ئاسایش بەرقەرار بێ خزمەت گوزاری هەبێ کارەبا هەبێ ڕێگاوبانی باش بێ قوتابخانە و خەستەخانە و دەرمان و ئەوانەی دابین بێ کار و کاسبی هەبێ دامەزراندن هەبێ زەوی دابش بکرد لەکەی کۆ زەوی لە کەرکووک دابش نەکراوە لەکەی کۆ دامەزراندن لە کەرکووک پێویست نەکراوە هاوڵاتی ئەوانەیە هەبێ بۆیە هەموو لامان ئەو لایەنانەی کە دیعای انتخابی بۆ خۆیانەکەن وەکو لایەنی سیاسی ئەو شخصانی دیعای انتخابیان بۆ خۆیان کە ئێستا ناو ئەو ئەنجومەنن ئەو بەرنامەی دیعای انتخابی حیزبەکەی و کتلەکەی خۆی ئەبێ شەرمی لێ بکات وعدی بە هاوڵاتی داوە کورد تورکمان عەرەب کردوواشن هەمومان بێکەوە وعدمان بە هاوڵاتی دا وعدەکە زۆر سپاس بۆ بەڕێز کاک دژوار فایق نوێنەری حکوومەتی رێم لە لیژنەی مادی 140 لە بەغدا سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بیت سپاس بەخێر دەستان خۆش بێت زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە هەر شاد بن